و داهاتەکەش یەچێتەوە بۆ قسمەکەمان لێوەش ئەوچێ بۆ خەڵکانی ڕۆژئاوا. ئێمە وەکو قوتابیانی زانکۆی سەلاحەدین کۆلێژی زانست هەڵسابووین بە ئامادەکردنی ئەم فستیڤاڵە، ئەویش بە ئامادەکردنی خواردن و هێنانی بۆ ئێرە و فرۆشتنەوەی، و داهاتەکەش یەچێتەوە بۆ قسمەکەمان لێوەش ئەوچێ بۆ خەڵکانی ڕۆژئاوا. خواردنەکانی منش ئەگەر بینە سەر باسی ئەوە براونی بوو لەگەڵ چۆکلێت دووبای و هەروەها مینی پیتزا. نزیکی 50 بۆ 55,000 ئیشم کرد، ئەویش بۆ قسمی فیزیامان ناردووە، لەوێشەوە وەگوتمان ئەچێتەوە بۆ کوردەکانی ڕۆژئاوا. باشە پێم بڵێ چی وای لێ کردی کە بەشداری بکەی، یعنی ئەو دیمەنانێک کە بینیتان لە ڕۆژئاوای کوردستان، برسێتی خەڵک لە ڕۆژئاوای کوردستان، چه کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە بڕیار بدەی و بەشداری لەم فستیڤالە بکەین؟ طبعاً وەکو کوردێک بەشداریمان کردووە، هەستی کوردایەتیمان هەرمانی داوە بۆی بەشداری بکەین، و ئەو دیمەنانی کە دیتومانە هەموو خەڵکیش دیتوێتی هەمووی ئازاربەخش بۆچی بۆ کوردێک یاخود ئەگەر کوردیش نەبیت. ئێمەش لێرانە کۆ بووینەوە بە مەبەستی هاوکاریکردنی ئەو خەڵکانی کە لێوێنانن و برسین و توێنین و هەروەها لەبەرەکانی جەنگان.